هیچ کەسێک نییە لە ئێمە حەز لە دڵنیایی نەکا، لە ئیطمئنان نەکا، لە بەختەوەری نەکا. واللهی بەختەوەری و دڵنیابوون لە زکری خوایایە. ئەلا بذکر الله تطمئن القلوب. بەس بە زکری خوا دڵ ئیسراحەتەکە، بە هەر شتێکی تر دڵ ئیسراحەت ناکا. زۆرێک لە ئێمە بێتاقەتیمان تووشە بێ، بێزاریمان تووشە بێ، تۆزێک بیر کەرەوە ئەو بێتاقەتی و خەم و خەفەت و دینەی کە ها بەسەر دڵمانەوە هەمووی دوورکەوتنەوەمانە لە زکری خوا. بە زکری خوا ئینسان دڵەکەی ئیسراحەتەکە. ئینسانی ئیمانداری خاوەن دڵێکی ساغ و سەلیم قەت بێزار نابێ لە خزمەتکردنی خوا، لە خزمەتکردنی خەڵقەکانی خوا. وەقەتیش ئاشنایی بە غەیری خوا نییە، حتا بە نزیکترین کەسیش ماوەیەکی کەم هەر ئەوەنە ئەیبینی دڵ تەکرێت دوای حەزەکەی خواحافیزی لێ بکەیت و بگەڕێیتەوە بۆ لای زکری خوا. ئیلا بە کەسێک کە ڕێگای خوا و ناسینی خوات پێ پیشاندا و خوات بخاتۆ بیر، بە ئەوانە ئاشنا ئەبیت. عائشة خوای لە ڕازی بێ فەرمێ کانە رسول الله صلى الله عليه وسلم يذكر الله على كل أحيانه. وكل بخاري ومسلم و سننەکانی شەهاتووە ئەفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم بەردەوام زکری خوایە کرد، لە هەموو کاروبارێکە، لە هەموو هەڵسوکەوتێکە زکری خوایە کرد پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. بۆیە ئەبینی هیچ کەسێک نییە ئەوەی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەموو کارێکە کردوێتی زکرێکی بۆ داناوە، هەموو کارێک. تەنانەت خۆشەویستەکانم یعنی لەوانەیە ئێستا ڕئیسی وا هەیە، بەرپرسی وا هەیە زۆر لە ژیانی لە تەلەڤیزۆن پیشانی خەڵکە درێ، بەڵام هەندێک کاروباری ژیانی هەیە قەت باس ناکرێ. بۆ نمونە چۆن چۆتە حەمام خۆی شۆردووە، چۆن چۆتە سەر ئاو، چۆن لەسەر ئاو دەرتەوالێت دەرچووە، چۆن لەگەڵ خێزان و ماڵی خۆیان و هاوسەری خۆیان معاملەی کردووە. دەی ئەوە هەمووی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەک هەر باس کراوە، بەڵکو ئەوانە هەمووی زکری تایبەتی خۆشی هەیە. بۆیە پێشینانی ئێمە ئەیانزانی قازانجی ئینسان، ژیانی ئینسان لە زکرایە. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێن نمونەی ئەو کەسەی کە زکری خوا ئەکاو، ئەو کەسەی کە زکری خوا ناکاوەکو مردوو زیندووایە. عینەن ئەوەی زکری خوا ئەکا زیندووە، ئەوەی زکری خوا ناکا مردووە. بۆیە پێشینان تیانە هەبووە لە ڕۆژێکا 12,000 جار تەسبیحاتی خوای کردووە و هەشیان بۆ زۆر لەوەش زیاتر. بەردەوام خەریکی تەسبیحات بوون. ذکرەکان ئەوانەی کە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ والباقیات الصالحات، ئەفەرمێ خەڵکانێک دڵیان بە پارە و مناڵ و چی خۆشە، بەڵام ئەفەرمێ والباقیات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. باقيات الصالحات علماء فرمن سبحان الله الحمد لله ولا إله إلا الله والله أكبر والذكر كان ترى. حسن بصري مەگەر خەڵک پرسیاری لێ بکردایە ئەگینا غەیری ئەوە بەردەوام زوانی سبحان ربي العظيم سبحان ربي العظيم بەردەوام. بۆیە بۆتە شێخ حەسەنی بەسری، بۆیە دوای 1400 ساڵ ئێمە هەر ناوێت تێرین، ئێمە ئیسفادە لە وتەیەکەکەین کە لە دەمێەوە دەرچێت. ئەو کەسانەی کە زکر زۆر ئەکەن قسەکانیشیان هەر ئەبێتە حیکمەت، قسەکانیان ئەبێتە حیکمەت، کردارەکانیان ئەبێ بە عیبرەت. کابرایەک لە لای ئیبراهیمی ئەدهەما خەوت شەوێکیان ئەڵێ هەر کاتی هەڵسیایم چاومە کردەوە سەیرمە کرد ئیبراهیمی کوڕی ئەدهەم زکری خواکە، واللهی وا پەشیمان بووم، ئەڵێ وا غەم دایگرتم دوای ئەوە ئەو ئاەتە دڵی خۆش کردم کە خوای تەعالا فەرمێ ذلك فضل الله يؤتيه من يشاء. ئەمە فەزلی خوایە، خوایدا بە هەندێک لە عیبادەکانی. زانیم ئەوە هەندێک لەوانە ئیبراهیمی کوڕی ئەدهەمە.